وەک هەموو لایەک ئاگادارن کە بۆ ماوەی زیاتر لە 3 هەفتەیە کە ئاگر و ئاسن بەسەر هاوڵاتیانی بێداوانی ئەفریندا دەبارێت گیانی هاوڵاتیانی مەدەنی دەبنە سوتەمەنی جەنگ بەداخەوە کە ڕۆژانە چەندەها تراژیدیا بەرۆکی هاوڵاتیانی مەدەنی ئەفرین دەگرێت بەڵام هەموو جیهان لێی بێدەنگە وەک تەماشاکەرێک لە ڕووداوەکان دەڕوانن بۆیە ئێمە کۆدەنگی تەندروستکارانی ناڕازی بە توندی ئیدانەی کوشتنی بەناحەقی خوشکان و برایانمان دەکەین لە ڕۆژاوە داواکارین لە دەوڵەتی تورکیا چی زووترە دەست لە کوشتنی هاوڵاتیانی بێتاوانی ئەفرین هەڵبگرێت لەوە زیاتر ژماری قوربانیانی ئەفرین بەرەو زیاتر و زۆرتر نەبات داواکارین لەو دەوڵەتی تورکیاش و داواکاری لە هەموو دەوڵەتانی جیهان ئاوەڕ بدەنەوە لەو هەموو قوربانی هاوڵاتیانی مەدەنی لە ئەفرین و پەلە بکەن لە فریاکەوتن و بەهاناوەچوونی بریندارەکانیان و ژیانیان لە مردن ڕزگار بکەن و داواکارین لە حکومەتی هەرێمی کوردستان کە سنوورەکان بەڕووی هاوڵاتیانی ئەفریندا ئاوەڵا بکات کۆدەنگی تەنوسکارانی ناڕازی دەی 2010 ئەم ڕێپێوانەی ئێمە کۆتایی هەموو چالاکیەکانمان نییە بەڵکو ئەمە سەرەتای چالاکیەکانمانە بەڵام ئێمە لە مینبەرەوە بانگەوازی بۆ هەموو تەندروستکاران بۆ هەموو پزیشکان بۆ هەموو دەرمانسازەکان دەکەین کە بەڕۆحێکی نیشتیمان پەروەری بەڕۆحێکی شۆڕژێری دەست بخەنە ناو دەستەوە بۆ پشتگیریکردنی خەڵکی بە شەرەفی شاری ئەفرین منش ئەمەوەی دڵنیایان بکەمەوە لەسەر زاراوی یەکینەکانی پاراستنی گەل یەکینەکانی پاراستنی ژن هێزین سووریای دیموکرات کە ئەوانش بە دڵنیاییەوە هەمیشە لە بەرخۆدان و خۆراگری بەردەوام دەبن و شکست بە لەشگەرکێشی دەوڵەتی تورکیا دێنن بەڵام گرنگە هەڵوێستی خەڵک و گەل گرنگە بۆ ئەوانش بۆ ئەوەن مورالیان هەمیشە بەرز بێ دیارە ئەم سێکتەرەش ئەمڕۆ کە کارمەندی تەندروستین سێکتەرێکی زۆر گرنگە وەکو چۆن لە سەنگەری شەر بەرخۆدانی گرنگە بێگومان لە ناو کۆمەلگا و خەستەخانەش سێکتەری تەندروستی زۆر گرنگە کە خۆیش ئامادە بدایمەن لە ئامادە باشیە بێ بۆ ئەوەی هەرچێ کەسێکی بریندار هەبە بتوانین زوو بە زوو تەداوی بۆ بکەین دیارە ئەمڕۆ دەوڵەتی تورک ئەوەی کە تا ئێستا لە 22مین ڕۆژدا نتوانی وە لەشگەرکێشی بکات و نتوانێت بۆ بەرەو پێشڕەوی بکات بەرەو پێش بچێ بۆ ناوشاری ئەفرین دیارە ئیتر بە تۆپبارانی ناوجەرگی شاری ئەفرین دەکات لەوەش قوربانی سیڤیل زیاتر دەبن بریندارمان زۆرتر دەبن بۆیە بانگەوازیەک هەبوو لە مدیری خەستەخانەکانی ئەفرین کە ئیتر پێویستی شاری ئەفرین بە پێداویستی پزیشکی هەیە بە دەرمان هەیە بۆیە زۆر گرنگە کە سێکتەری تەندروستیش ئەمڕۆ لە پارچەکانی تری کوردستانیش هەڵوێستی هەبێ بتوانن بن کۆمەکی پزیشکی و دەرمان کۆبکەنەوە بۆ ئەوەی بە زووترین کات بتوانن بن بیگەینن بۆ ئەفرین